علی پاشا نەریمان سەفەرێکی دوور و درێژ لە ژیانمان دەچێشی تاکەی دەبێ دەردی بێپوڵی لەسەر شانمان بکێشی زوو دەگذەرێ کاتی ژیان نامێنێ هیچ بەدەستمان آخر دەڕۆی لەو دونیایە بە خەمباری و خەفەتمە نیشتمانەکە لێرە گەورە بووم فامم کراوە بۆیە ئەلی ئامادەی کوتنی وشەی پەراوە بۆ خۆی و خەڵکی شار و خاکەکەی تارە جۆلێ بوو دانی سەلانە دەی بزان لە چۆی دنیای عەقەبەت بەجۆی کە باسی ڕاستی بێ دەست بەجۆی پێت خۆش نییە هیچ بزانی خۆی لێلا دەدەی بزە لەسەر لێ و سەری لێبا دەدەی گێرەکانی پاک نییە میزی تێدەکەن هەموو بەرز بێ باتی لێی دەدەن لێرە دڵن کەم بژی و کورد بژی هەر ئەوەی وای کوت خوێنتی مژی کاتە کورد لە کورد دەکامۆڕا بۆیە ژیانمان ڕوو بە گۆڕا دەنادار بە کەس ناقەڵەشێ لە خۆی نەبێ هۆرا لە خۆی نەبێ هۆرا حاجی بۆ پۆست دەچێ بۆ هەزنە بۆ خێرەکەی ئەوەیە فێڵەکەی چمان فێرەکەی حاجی تۆ کە تێری حاجی تێر لە تێنان ئێمەش خولە خول بۆ لە تێنان ژاو نەزما تەواو نابێ ئەو بەزما کەریم نایکەی بەزنا کاتێک لایەن هەژاری نەگر کەزنا پێدەکەنی بەڵام لە دڵەوە نایە کاتێک مەواد کێشان بۆ لاوان بۆ دەکایە کاتێک دیتم کچێکی دەوایی پوڵی دەوای نەبوو دەکوت پاکی کە دوای هەرەو کچانی پوڵیان نەبوو بەدەستەوە لەشی خۆیان هەڕاستکرد لەبەر بەسێدەوە هیچ کەس لە خۆڕا ناگرێ هاری کاتێک تەمەنێک دەخێنی و ئاخریش بێکاری قایدە و قسانە بۆ باز نابێ بەڵام ئەلی پاشا دێڵێ وەڕەز نابێ ئێمە بەتەمەعنین وەک کاروان چییە ئێمە دێڵێن بۆ گەلی کورد کارمان چییە بەداخەوە دەرزۆرە نەمانتوانی باسی هەمووی کەین بەڵام کوردین ژینمان پێشکەش بە کۆمەلگا دەکەین وەکووە من تۆش بەڕ لە ڕەنج و خەمی زەمانە چاوەکانمان شاهدن ڕۆژی خۆش بۆمان نەماوە دەنگەڵ دێنم سۆزی دەنگم بگا بەجۆی ئەو عالەمە پێکەنینی خەڵکەکەی خۆم دەوای دەردی ئەو ناڵەمە ئەسلحەی من لە بەرەبەر زۆڵی ئاشکار دەنگ و سەڵای بێقەرارەمە